باوکی ئەحمەد فەرموو. السلام بەڵێ عليكم. عەفو دایکی ئەحمەد فەرموو. بله السلام عليكم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. دایکی ئەحمەد خوشکی بەڕێزم. الحەمدولله سوپاس بۆ خۆی پەروەردگار. خۆشی لە بەرنامەکەم دەکەم. خوا لە ڕازی بێ خوا دەستی ئێوەش خۆش بێ. وەڵای مامۆستا داواکاریەکم لە پێ. فەرموو. وەڵای تۆ بەسەر ئەو زەلامانە بڕۆیتەوە دوو ژنیان هەیە. هەندێک ژنیان هێنا چیان گرتو یەکیان بەڕڵاستەوە منداڵە و دێنە مزگەوتەکەی دوو پێنج فەرزە لە مزگەوتن و ئاگیان لە ماڵ منداڵەکانیان نییە درێوانە چی بن نازانم. ڕاستە پرسیارێکی جوانە بەسەر چاو دایکی ئەحمەد ئینشاڵڵا هەندێک لەسەرەوە قسە دەکەم. وڵای داواکاریم بێت بەیانی لە مزگەوت بەحسی بکەیت. وەڵاهی بەیانی خوشکە باشەکەم چکە وتاری جومعەها کاتی دیاریکراوی خۆی هەیە. من وتار پێشتر ئامادە کراوە پایوەستە بۆ ئەو ڕۆژگاری قسەی تێدا دەکەین. بەس هەر ئێستا لە بەرنامەکە ئینشاءڵڵا چەند قسەیەکی خێر دەدەین بەژێ ئەو کەسانەدا کەوا دوو هاوسەریان هەیە کە دەبێت ڕەفتارەکانیان شێوازی ئیسلامیانە و ئەهلی مزگەوت دەبێت چۆن بێ بەسەر چاو بە حورمەتی جەنابەت قسەی لەسەر دەکەین بەڵکو لە وتارێکی جومعەشا قسەی لەسەر بکەین بەسەر چاو. زۆر مەمنون ئەگەر لە دوای وتارەکەشت بێت بەڕێوەی پیاوەکەی یعنی پێنج وتاری جومعە بەسەر چاو بەس بۆکو وتاری بەیانی عەرزم کردی چکە وتار پێشتر ئامادە دەکرێت بەڵام دەرفەت زۆرە ئینشەڵڵا لە وتارانێکی تردا لە بابەتی ستەمی ناو خێزاندا ئاماژەی پێ دەکەم. دایکی ئەحمەد دەستەکانت خۆش بێ. خوشکی بەڕێزم خوا ئاگادارت بێ سەر چاوم. دایکی ئەحمەد بابەتێکی باس کرد ئەو پیاوە بەڕێزانەی کە دوو خێزانیان هەیە یان زیاتریان هەیە یەکیان ئیهمال کردووە وازیان لێهێناوە بەڕاستی ڕووی تێناکەن لە ڕووی مادی و معنەوی ڕێزگرتن و حورمەتگرتن لەگەڵا خەوتن پێبەخشینی ماڵ و نەفەقا جیاوازیان لە نێواندا دەکەن. بەڕێزان دووژنە لە ئیسلامدا وەکو چارەسەر بەکار هاتووە و ئەو کەسانی کەوا دوو خێزانیان هەیە بەڕاستی مەسئولیەتی خێزانی زۆر زۆر گەورەیە. دووژن و سێژن و ئەوانە بۆ ئارەزووکاری نییە دەبێت ئەو کەسانە زۆر وریای خۆیان بن. وەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک دانە فەرموودەی نییە یەک تاکە فەرموودەی نییە بفەرمێ هەر کەسێ دوو ژنی هەبێ و سێ ژنی هەبێ و چوار ژنی هەبێ ئەجر و پاداشتی لای خوا وایە. بەڵام بە پێچەوانەوە هەڕەشەی هەیە ئاگادارکردنەوە ئینزاری بە شیدەتی هەیە ئەفەرمێ هەر کەسێک دوو خێزانی هەبێ بە پێی توانە دادپەروەر نەبێ لە نێوانیاندا واتە لە ڕووە مادیەکەوە لە پێبەخشیندا لە سەردانی ماڵدا لە دابینکردنی ناوماڵدا لەسەر جێگای و خەوتن لەگەڵیاندا وەکو یەک دادپەروەر نەبێ وەکو یەک دادپەروەر نەبێت لە ڕۆژی قیامەتە هەموو خەڵکی مەحشەر دەیبینن ئەفەرمێ لایەکی شەلل لێداوە دەست و قاچێکی ئاوالار بووەتەوە هەموو خەڵک دڵن ئەوە ئەو فڵان کەسە بوو کە دوو خێزانی هەبوو یەکیانی ئیهمال کرد و یەکیانی بەرەڵا کرد یەکیانی واز دێهێنا ئەویش ئیتر تازە چی بکات دوای تەمەنێک تازە بەرەو کوێ بڕوە هەموو حەسرەتەکان لە دڵیامانەوە تکایە ئەو پیاوانێکەوە دوو خێزانیان هەیە دوو خێزانی و دوو هاوسەری هەرەوەنێ لە مەدیسا خۆت هەڵکێشی ئەبێ بە فعلی پیاوەتی خۆت بەوە بسەلمێنی کە دادپەروەروی. بەڕاستی تاقیکردنەوەیەکی قورسە ئەگە کەسێکیش دادپەروەر بوو دادپەروەران عادلەکان بە تایبەت لە نێوان خێزانەکاندا خوای پەروەردگار لێیان ڕازی دەبێ و ئەو خێزانانش دڵیان ئارام دەبێ خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەک بکە.